سپاسی ئامادەبوونتانەکەین. ئیمڕۆ لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیە چالاکیێکی گرنگی بەڕێوەبەرایەتی ئاسایشی سلێمانی لەلایەن بەڕێز بەڕێوەبەری ئاسایشی سلێمانی و بەڕێز کاک عەمید پشتیوان بەڕێوەبەری لێکۆڵینەوەی ئاسایشی سلێمانی بۆ ئێوە بەیان ئەکرێت. ئێستاش فەرموون لەگەڵ جەنابی بەڕێوەبەری ئاسایشی سلێمانی. سەرەتا بەخێر بێن. ئێمە سوپاسی بەڕێز جەنابی کاکوبا دەکەین کە چۆن هەمیشە هاوکار و پشتوپەنامان بووە لە ڕاپەڕاندنی ئەرک و فەرمانی ڕۆژانەیە. بە هەمان شێوە لەم دۆسیایە بە تایبەت جەنابی وەک سەرپەرشتیار لە دانانی پلان و ڕێخستنی گشت پەیوەندیەکانی موەسسەسەکەی ئێمە و دەرەوەی حکوومەتی هەرێم بەڕێزیان لەگەڵ تیمەکەی ئێمە بەشدار بووە و بەڕێنماییەکانی سەرۆکی دەستگای هەرێم و بە هەوڵ و ماندووبوونی تیمێکی هاوبەشی بەڕێوەبەرایەتی لێکۆڵینەوەی ئاسایشی سلێمانی و بەشی ئۆپەراسیۆنی ئاسایشی پارێزگای سلێمانی لە ئەنجامی پرۆسەیەکی چوارمانگیدا لە کۆکردنەوەی زانیاری و بە دوواداچوون و چاودێری گەشتنە ئەو ئەنجامەی کە توانیمان هەر سێ تاوانباری سەرەکی دەستگیر کرد، هەر سێ تاوانباری سەرەکی تاوانەکەی شەهید نەقیب محەممەد دەستگیر بکەین و بە هۆکاری پاراستنی ڕێکاری لێکۆڵینەوە و ڕێڕەوە یاساییەکان لە داهاتوو زانیاری زیاترتان پێدەدەین. لە ئێستا داواکارین لە خوای گەورە ڕۆحی شەهید نەقیب محەممەد شاد بکە و خوا لە کەسوکارەکان و سەبووری با بە کەسوکارەکان. زۆر سپاس بۆ هەموو لایەکتان، سپاس بۆ بەڕێوەبەری ئاسایشی پارێزگای سلێمانی. دیارە ئێمە دوای ڕووداوی شەهیدکردنی شەهید نەقیب محەممەد بە بڕیارێکی جەنابی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاکوباد و بە سەرپەرشتی ڕاستەخۆی بەڕێز سەرۆکی دەستگا هەرزوو بە فەرمانی بەڕێز بەڕێوەبەری ئاسایشی سلێمانی لیژنەیەکمان پێکهێنا بە هاوبەشی هەموو بەڕێوەبەرێتی و بەشەکانی بەڕێوەبەرێتی ئاسایشی سلێمانی بەمبەستی بە دوواداچوون بۆ ئەنجامدران و بکوژی شەهیدی کۆچکردومان. دیارە لە 5 ڕۆژ دوایی ئەوەی کە ڕووداوەکە ڕوویە ئەو ئەرکە خرایە سەرشانی بەڕێوەبەرایەتیمان هەر بە زووترین کات لە هەموو لایەکەوە هەوڵی جدیمان نا بۆ دۆزینەوەی ئەنجامدرانی تاوانەکە. دیارە وەکو بەڕێستان ئاگادارن لە ڕۆژی 4 دوانزەی 2021 ئەم تاوانە ڕوویدا و ئێمە دوای بەدوادچوونەکانی خۆمان توانیمان کە هەوڵ بین چەند سەرداوێک لە قەزێکە یەکلایی بکەینەوە. خۆشبەختانە ڕۆژی 4 2021 توانیمان دوان لە تۆمەتباران دەستگیر بکەین. دوایەوەی کە زانیاری تەواومان لەسەر کۆکردنەوە توانیمان بگەین بە تۆمەتباری سێم لە ڕۆژی 11 4 2022 ئەویشمان دەستگیر کرد و خۆشبەختانە ئێستا سەرجەمیان ڕوبڕووی یاسا کراونەوە و تیان وەرگیرا و خراونتە بەردەستی بەڕێز دادوەری لێکۆڵینەوە. لای دادوەری لێکۆڵینەوە دانیان بە تاوانەکەیان داناوە و ئێستا ئەو تۆمەتبارانە بە بڕیاری بەڕێز دادوەری لێکۆڵینەوەی سلێمانی بە پێی مادەی 406 بند و لە زیندانەکانی ئاسایشی سلێمانیان. ئێمە لێرەوە بەڵێن بە هەموو دانیشتوانی شاری سلێمانی و کوردستانین کە هەردەم چاوکراوە بین، هەردەم بۆ جێبەجێکردنی ئەرک و فەرمانەکانی سەرشانمان سەربازێکی ون بین. هەوڵەین هەر کەسێک لە هەر لایەکەوە لە هەر جێگایەکەوە نیازی ئەوەی هەبێ ئارامی و ئاسایشی شاری سلێمانی تێک بە ڕێگەی لێ بگرین. دیارە لێرەشەوە جێی خۆیەتی سوپاسی بێپەیانمان ئاراستەی دانیشتوانی خەڵکی سلێمانی بە تایبەتی و هەرێمی کوردستان بەگشتی بکەین بۆ هاوکاری و هەماهەنگیان بۆ ئەو زانیاریانی کە پێیان گەیاندین. ئێمە دەستخۆشیان لێکەین، سوپاسیانەکەین. هەردەم هاوکارمان بوون، هەردەم چاوی ئێمە بوون لە ناو خەڵکە. هەموو کاتێ هەوڵ و زانیاریەکانی ئەوان مایی ئەوە بۆ کە ئێمە بگەینە ئەنجامەکانی خۆمان. زۆر سوپاس بۆ هەموو لایەکان. دیارۆک و بەڕێستان ئاگادارن ئەو کەسانە تقریبەن ئەمڕۆ دووەم ڕۆژیان دەستگیر کراون
لە وتەی سەرەتاییمان لێوەرگرتوون ئێستا تا ئێستا نەچوونتە ناو تەفاسیلی وەرگرتنی وتەکانیانەوە لە داهاتووە لە هەموو زانیاریەک ئاگادارتان نەکەینەوە هەڵبەتە ئێوە خۆتان ئاگادار نەم کەسانە دوورکەوتبوونەوە بە هەوڵ و هیممەت هەمولایەک بە هاوکاری جنابی کاک قوبات و سەرپەرشتی ڕاستەخۆی سەرۆکی دەستگا و بەڕێوەبەری ئاسایش سلێمانی کۆمەڵی زانیاریمان دەستکەوت بوو دیارە توانیومانە و هاوکاریان کردوین کە ئێمە ئەو کەسانە دەستگیر بکەین و بیان خینە ڕۆبڕووی یاسایەکەینەوە. وەکو عەرزی بەڕێستانم کرد ڕاستە ئەوانە لەو کاتەیە سلێمانیان بەجێهێشت بوو بەڵام دیارە بە هەوڵ و هیممەتی هەمولایە توانیمان نزیکیان بخەینەوە و لە دەوروبەری هەرێمی کوردستان دەستگیرمان کردن چوونە دەرەوە بەڵام دەوروبەری هەرێمی کوردستان دەستگیرمان کردن. دیارە ئێمە نامانەوێت تەنها باسی بەڕێوەبەرایەتی ئاسایش سلێمانی بکەین بەڵام ئاسایشی سلێمانی دایکە ئاسایش سلێمانی دایکە بۆ زۆربەی زێوری بەڕێوەبەرایەتەکانی تر لە توانای هیچ کەسێکەم ناکەینەوە هەڵبەتە پەیوەندیەکانی ئێمە لەگەڵ زۆربەی زۆری شوێنەکانی ترە لە هەرێمی کوردستانە هەماهەنگیەکی باشی لە نێوانمانە ئێمە ئەم کارەکە کراوە بە هەماهەنگی و هاوکاری نێوان هەمومان بووە هەمومان بێکەوە جێبەجێمان کردووە. سێ کەسن ئەو کەسانی دەستی کراون سێ کەسن. زۆر سوپاس.